سڵاوتان لێوێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرشی دووبارەی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، مەترسی لە سێدارەدانی 8 بەندکراوی سیاسی کورد، ناڕەزایەتی دانیشتوانی قەسری شیرینی کرماشان، سەپاندنی حکمی سێدارە بەسەر عەلیڕەزا پەیغەمبەری و سەپاندنی حکمی 2 ساڵ زیندانی تەعزیری بەسەر زەهرا شەهیدی. درێژەی هەواڵەکان. هێرشی دووبارەی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بە پێی دوایین هەواڵەکان، بارەگاکانی حیزبەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و حیزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ جارێکی دیکە لەلایەن سوپای پاسدارانی ڕژیمەوە بە ئامانج گیراون. بە پێی ئەو وێنانەیە کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، لە ئەنجامی ئەو هێرشانەدا زیانێکی زۆر بەر کەمپی ئازادی، کەمپی نیشتەجێبوونی بنەماڵەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و هەروەها بارەگاکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کەوتووە. بەڵام تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە زیانە گیانیەکان زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. شایانی باسە کە لە سەرەتای دەستپێکردنی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێکەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەدەیان جار بنکە و بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیە و ملیشیاکانیەوە بە ئامانج گیراوە و چەندین کەس بریندار یان گیانیان بەخت کردووە. مەترسی لە سێدارەدانی 8 بەندکراوی سیاسی کورد. بە پێی راپۆرتەکان، هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لە ئێران، مەترسی جێبەجێکردنی حکمی سێدارەی 8 بەندکراوی سیاسی کورد بە شێوەیەکی بەرچاو بەرزتر بووتەوە. بە پێی زانیاریە بڵاوکراوەکان، پەخشان عەزیزی، پژمان تۆبرەڕیزی، حاتەم ئۆزدەمیر، یوسف ئەحمەدی، ئارمان معرفەتی، محەممەد فەرەجی، ڕەئوف شێخ معروفی و موحسین ئیسلامخا لە زمرێ ئەو بەندکراوانن کە مەترسی جێبەجێبوونی حکمی سێدارەیان لەسرە. بە پێی راپۆرتی گەیشتوو، ئەم بەندکراوانە لە زیندانەکانی ئێڤین، قەزەلحەسار، ورمێ، سنە و بۆکان بەندکراون و هەروەها موحسین ئیسلامخا لە کاتی دەست بەسەرکراندا تەنها 16 ساڵ تەمەنی هەبووە. ناڕەزایەتی دانیشتوانی قەسری شیرینی کرماشان. ڕۆژی ڕابردوو، دانیشتوانی ژمارەیەک لە گەڕەکەکانی قەسری شیرین لە پارێزگای کرماشان تشت بە خراپی، دۆخی خزمەتگوزاریەکان و کەمی گرنگیدان بە کێشەکانی ناوچەکەیان ناڕەزایەتیان دەربڕیوە. دانیشتوانی ئەو گەڕەکانە ئاماژە بەوە دەکەن کە ماوەی ساڵانێکە کێشەکانیان چارەسەر نەکراون و سەرەڕای دووبارەکردنەوەی داواکاریەکانیان تاکو ئێستا هیچ هەنگاوێکی کاریگەر لەلایەن بەرپرسانی پەیوەندیدارەوە هەڵنەگیراوە. ناڕازیان هەروەها ئاماژە بە کەمی خزمەتگوزاریە گشتیەکان، دۆخی خراپی ژێرخان و پێداویستکە سەرەتاییەکان کردووە و خوازیاری چارەسەری خێرای کێشەکانیان کردووە. سەپاندنی حکمی سێدارە بەسەر عەلیڕەزا پەیغەمبەری. لە ڕۆژانی ڕابردوودا، عەلیڕەزا پەیغەمبەری گەنجێکی 26 ساڵە و یەکێک لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، حکومەکەی لەلایەن لەقی 23 دادگای شۆڕشی تاران بە تۆمەتی موحاربە بەسەریدا سەپێنراوە و ئێستا دۆسیەکەی لە لەقی نوێ دیوانی باڵای وڵات لە پێداچوونەوەدایە. شایانی باسە کە عەلیڕەزا پەیغەمبەری 19 بەفرانباری 1404 هەتاوی لە ڕەوتی ناڕەزایەتیە سەراسەریەکان دەست بەسەر و پاش دوای ماوەیەک بە بارمتا ئازاد کرابوو. بەڵام دوای کۆتایی هاتنی دادگایەکەی دووبارە دەست بەسەر و بۆ زیندانی تارانی گەورە گوازرایەوە. سەپاندنی حکمی 2 ساڵ زیندانی تەعزیری بەسەر زەهرا شەهیدی.
ڕۆژی سێشەممە 19 جۆزەردان زەهرا شەهیدی یەکێک لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیە سەراسەریەکانی ساڵی 1404 هەتاوی لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامیەوە حکمی 2 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو حکومە تازەیە سەرەڕای زیندان بووەتە هۆی لە دەستدانی شوێنی کاری ئەو هاوڵاتیە و تا ئێستا وردەکاریەکانی ئەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵی و هەروەها ئەو لەقەی کە حکومەکەی بەسەردا سەپاندووە بڵاو نەکراوەتەوە. جێگای ئاماژەیە کە زەهرا شەهیدی تەمەن 48 ساڵ و خێزانێکە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی ساڵی ڕابردوودا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و پاش ماوەیەک ڕەوانەی زیندانی ئیڤین کراوە. برینداربوونی سوختبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم. بە پێی زانیاریە بڵاوکراوەکان سوختبەرێکی تەمەن 26 ساڵ لە ناوچەی خۆرکەڵانی سەر بە شارستانی چابەهار بە تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بریندار و دۆخی تەندروستی ناجێگیرە. بە پێی راپۆرتەکان ئەو سوختبەرە بە ناوی عەبدولباست کەڵمەتی خەڵکی ناوچەی ڕیمدان سەر بە پارێزگای سیستان و بەلوچستانە و لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە بێ ئاگاداری پێشترو دەستڕێژی گولەی لێکراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو بەهۆی سەختی برینەکانی لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدایە و ئەگەری هەیە گیانی لەدەست بدات. ناڕەزایەتی ماڵدزراوانی شرکەتی فەردا موتۆرس. ڕۆژی سێشەممە 19 جۆزەردان ژمارەیەک لە ماڵدزراوانی ئۆتۆمبیلەکانی شرکەتی فەردا موتۆرس لە بەردەم ئوستانداری گیلان لە شاری ڕاشت کۆبوونەوە. بەشداروانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای پێدانی پارەی ئۆتۆمبیلەکانیان نەک تەنیا لەلایەن بەرپرسانی ئەو شرکەتەوە ئۆتۆمبیلەکانیان ڕادەستیان نەکراوە بەڵکو هەڕەشەیان لێکراوە کە لە ئەگەری درێژەدان بە کۆبوونەوەکانیان سکاڵایان لەسەر تۆمار دەکرێت. لە درێژەی کۆبوونەوەکەدا کڕیاران خوازیاری وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان، کۆتایی هاتن بە گوشارەکانی ناوەندە ئەمنیەکان و هەروەها پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکان لەسەر سکاڵەکانیان بوون. لە سێدارەدانی چەندین شارومەند لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا حکمی سێدارەی ژمارەیەک بەندکراو لە زیندانەکانی مەشهەد، ئیسفەهان، مشکینشار، کرماشان، ماحشەر، کرمان، ڕەشت و شیراز جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەسەدوڵڵا بەهرا، ڕەشید قەنبەرزهی، مەهدی ئازمون، سیاوەش ئەفراشتا، ئەبوزەر نگارستانی، عەباس زارعی، ئیبراهیم مودەتزادە و داریوش کەڵکۆ لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون و مەترسی لە سێدارەدانی ژمارەیەکی زۆرتر لە بەندکراوان لە ئارادایە. گیان لەدەستان و برینداربوونی 6 کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 6 کرێکار لە شارە جیاوازەکانی ئێران بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار گیانیان لەدەستا یان بریندار بوون. بە پێی راپۆرتی گەیشت و لە ئەنجامی ئەو ڕووداوانەدا کە لە شارەکانی شیراز، مەشهەد، ئیسفەهان و زەرەن ڕوویداوە کرێکارێک گیانی لەدەستداوە و 5 کرێکاری دیکە بە سەختی بریندار بوون کە 2 کەسیان دۆخی تەندروستیان ناجێگیرە. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ناسنامەی ئەو کرێکارانە زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. ناڕەزایەتی کرێکارانی فولادی ملی ئەهواز. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شرکەتی فولادی ملی ئەهواز دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی حەقدەست و پێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمنی شوێنی کار و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر یەکیەتیە کرێکاریەکان بوون. دوا هەواڵمان سەبارەتە بە شەپۆلی نوێی هێرشەکانی ئەرتەشی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژیم.
بەرە بەیانی ڕۆژی چوارشەممە 20 جۆزەردان ئەرتەشی ئەمریکا شەپۆلێکی نوێ هێرشی سەربازی بۆ سەرژمارەیەک لە پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە باشووری ئێران دەست پێ کرد. بە پێی زانیاریە بڵاوکراوەکان ئەو هێرشانە ناوچەکانی سیرک، جاس، قشم، بەندەر عەباس و ژمارەیەک شوێنی دیکەی نزیک گەروی هۆرمز گرتووەتەوە. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا سێنتکۆم ڕایگەیاندووە کە لە ئەنجامی ئەو ئۆپراسیۆنەدا سیستەمەکانی بەرگری ئاسمان، ڕادارەکانی چاودێری و ناوەندەکانی کۆنتڕۆڵی زەمینی کراونەتە ئامانج. لە بەرامبەردا سپای پاسداران ڕایگەیاندووە کە بە موشک و درۆن هێرشی کردووەتە سەر هێندێک بنکەی سەربازی ئەمریکا لە بەحرەین، کوێیت و ئوردن. بەڵام بەرپرسانی ئەمریکا ئاماژە بەوە دەکەن کە زۆربەی ئەو موشک و درۆنانە پێش گەیشتن بە ئامانجەکانیان تێکشکێنراون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.